لێ بگرن منداڵانی ژیر و جوان ئەمڕۆ ڕۆژی مناڵە دنیا پڕ ڕەنگ و ئاڵە ئەمڕۆ ڕۆژی منداڵە دنیا پڕ ڕەنگ و ئاڵە هم قوتابخانە دابین باش بیزانە گوێم لێ بگرن مناڵانی ژیر و جوان گوێم لێ بگرن منداڵانی ژیر و جوان ئەمڕۆ ڕۆژی مناڵە دنیا پڕ ڕەنگ و ئاڵە کە دەپرسن ئێوەی منداڵان تام چی دەدەن نازانن هەر یەک بۆ خۆتان شارێکن لە هەنگوین کۆنراوەیەکن لە خۆشەویستی و دەمانەوێت بیهۆڵینەوە و بیکەینە بەر نیشتیمان سڵاوتان لێدێت هەموو لایەکتان بەخێر بێن بۆ کەرنەڤاڵ و ئێوارە ئاهەنگ بە ناوی سەرجەم پرۆژە خێرخوازی و پەروەردەیی و ڕۆژنبیریەکانی دامەزراوەی کەریمی عەلەکە کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت دەستگای ڕۆشنبیری جەمال ئیرفان و دۆست و خۆشەویستی منداڵان بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ ڕۆژی جیهانی منداڵانتان لێ پیرۆز دەکەین شادین کە بەشێکی لە دڵخۆشی و پەروەردەیەکی دروستی منداڵانی کۆمەڵگەکەمان ڕوون و ئاشکرایە کە دامەزراوەکانمان لەپاڵ چەندین کاری و چالاکی داپرسی پەروەردەیی و دروستی منداڵانی هەمیشە بەهەد وەرگرتووە و کاری جدی لەسەر کردووە ئێمە پرۆژەی وەرگێڕانی فەرد ناونیشانی چیرۆکی منداڵانمان ڕاگەیاندووە هاوکاری نووسەرانی ژانرەکانی بواری منداڵانمان کردووە کە لەپاڵ ئەمانەشدا پرۆژەی بەخشینی 100,000 کتێب و پۆستەری ناودارانی کوردستانمان ڕاگەیاندووە بەسەر ناوەندەکانی خوێندندا لە یادینەکەی دامەزراوەکانمان کۆنفرانسی پەروەردەیی و کردنەوەی خوێندنگە و دابینکردنی چەندین کەلوپەل و هۆکاری فێرکاری لە ئەستۆ گرتووە تا منداڵانی نیشتیمانەکەمان بتوانن لەوەیەکی درێژ و ڕۆشنفکر بن لە داهاتوودا هەموو پرۆژەکانیشمان لەلایەن دۆستی کتێب و فەرهەنگ بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵەوە پشتیوانی لێ دەکرێت و نمونەیان بەرز دەنرخێنین لێرەوە داواتان لێکم شەڵێکی بۆ لێ خاصێتی بگرن مناڵانی ژیر و جوان گوێم لێ بگرن منداڵانی ژیر و جوان ئەمڕۆ ڕۆژی مناڵە دنیا پڕ ڕەنگ و ئاڵە ئەمڕۆ ڕۆژی منداڵە دنیا پڕ ڕەنگ و ئاڵە گوێم لێ بگرن مناڵانی ژیر و جوان گوێم لێ بگرن منداڵانی ژیر و جوان ئەمڕۆ ڕۆژی مناڵە دنیا پڕ ڕەنگ و ئاڵە